بە کراسێکی ڕەنگی پرتەقاڵەوە کە نیشانەی هۆشداری کۆنتڕۆڵکردنی چەکە کە لە 2 مانگی 6 یاد دەکرێتەوە. کلنتن بە گوێگرانی لە سانتیاگۆ ڕاگەیاند کە ترامپ ئامادە نییە و ناشێت ئۆفیسێک بگرێتە دەست کە پێویستی بە زانیاری، سەقامگیری و بەرپرسیارەتی بێئەندازە هەیە. Donald Trump's ideas aren't just different. بیرۆکەکانی دۆناڵد ترامپ هەرەوەندە نییە جیاواز بن، بەڵکو ئاڵۆز و ترسناکیشن. ئەمانە بیرۆکەژ نین، تەنها ئەوڕێنە و درۆی بێچەند و چوونن. کلنتن گوتیشی ئەو کاردارە قسە نەزانە متمانەی پێناکرێت کە کۆدەکانی ناوکی بخرێتە بەردەستی، چونکە لەوانەیە وڵاتەکە بخاتە شەڕەوە بەس لەبەر ئەوەی کەسێک تووڕێی بکات. ئەمە ئەو پیاوەیە کە وتی پێویستە وڵاتانی زیاتریش چەکی ناوکیان هەبێت بە عەرەبستانی ساودیشەوە. ئەمە کەسێکە هەڕەشەی دەستبەرداربوونی دەکرد لە هاوپەیمانەکانمان لە ناتۆدا، واتە ئەو وڵاتانەی کارمان لەگەڵ دەکەن بۆ لە ناوبردننی تەروریستان بەر لەوەی لە ناو ئەمریکا هێرشمان بکەنە سەر. کلنتن گوتیشی ترامپ ئابووری ئەمریکا دەشەوێنێت هەروەکو هەندێک لە گازینۆکانی کامایە پوش بوون. ترامپ دەست بەجێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی تویتەر وەڵامیدایە و کارەکانی کلنتنی بەخراپ لە قەڵەمدا و گوتی لە سەرۆک ناچێت. هەتا ئەم دوایانەش زۆربەی کۆمارەکان بە ئەندازەی دیموکراتەکان ڕخنەیان لە ترامپ دەکرد، بەڵام لە کاتێکدا کە پشتیوانی لە ناو خەڵکدا هەتا دێت زیاد دەکات، زۆربەیان ئێستا بە تەنها دەرفەتی پارتەکەی دەزانن بۆ بەدەستهێنانی سەرۆکایەتی. ڕۆژی پێنجشەمە پۆڵ ڕایانی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران پشتیوانی لە ترامپ کرد. ئەوە شتێکی شاراوە نییە کە من و دۆناڵد ترامپ هەندێک جیاوازیمان هەیە و هەندێک جار لەسەر دۆسیەیەک یان دوان بەرەنگاری یەکتر بووینەتەوە. ئەمە شتێکی ئاساییە کە ناو خەڵکدا و بۆ کۆماریەکانیش هەروایە. پرسیارەکە ئەوەیە ئایا دەتوانین پێکەوە پرۆسەیەک دابنێن یارمەتی دەربێت بۆ یەکگرتوویی پارتیەکەمان و لەو پەڕی بەهێزبوونمان دابین؟ کلنتن هێشتا بربەرەکانی لەگەڵ بێرنی ساندرسی سناتۆری ڤێرمۆنت دەکات بۆ بوون بە کاندیدی دیموکراتەکان. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.